بەر لەوەی کە بچینە سەر ئەو بەشارەی کە پەیوەندی بە هێرشەکانی ئەردۆگانی فاشستەوەیە بۆ سەر ڕۆژاوای کوردستان لە ڕاستیە دەبێ بگەڕێنەوە بۆ مێژوو بە تایبەتی کە لە دوایین ڕێکەوتنامەی ساڵی 1923 کە بە ڕێکەوتنامەی لۆزان ناسراوە لە 550,000 کیلۆمەتری چوارگۆشە 250,000 کیلۆمەتری چوارگۆشەی کەوتە ناو باکووری کوردستانەوە 160,000 کیلۆمەتری چوارگۆشەی کەوتە ڕۆژهەڵاتی کوردستانەوە 90,000 کیلۆمەتری چوارگۆشەی کەوتە باشووری کوردستانەوە و 23,000 کیلۆمەتری چوارگۆشەی کەوتە ڕۆژئاوای کوردستانەوە بەداخەوە لێرە باسی ئەو 7,000 کیلۆمەتر چوارگۆشەیە ناکرێت کاکەوێتە کوردستانی سوورەوە بۆیە ئێمە لە دوای ڕێکەوتنامەی لۆزانەوە تووشی گەورەترین کارەساتی مرۆیی بووینەتەوە بە تایبەتی لە ماوەی 80 ساڵی ڕابردووە دەبینی کە هێرشە ناڕەواکانی تورکیا بۆ سەر کوردستان هێندە فراوانە کە بەوە نەوەستاونەتەوە کە بە تەنها لە باشووری کوردستانە پێگەکانی خۆیان قایمکەن بەڵکو ئەوە لە ساڵی 2014 بەشانی هێزەکانی تاریکی بە تایبەتی هێزی تونڕەوی داعش هێرشەکانیان بۆ سەر کوبانێ بەڵام وەڵامێکی گەورە بۆ سەرجەم مرۆڤایەتی ئەوەیە کە ڕۆژاوای کوردستان پەیمانێکی کۆمەڵایەتی هەیە لەسەر بنەمای ئەم پەیمانە کۆمەڵایەتی ئەوێ نەتاوەکان و گەلەکان و بە ئاینەکان و بە زمانەکانەوە پێکەوە ژین بەڵام بەداخەوە هێرشە ناڕەواکانی ئەردۆگان بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئەوە سەلمێنەیەکە ئەم پیاوە بە هیچ جۆرێک مرۆڤایەتی نافامێ بەڵکو کەسێکی ستەمکار و مرۆڤێکی شێت بۆ مانایی کە هیچ ئاگایەکی لەسەر فەلسەفەی سیاسی لەسەر فەلسەفی کۆمەڵایەتی نییە لەبەرەوە خەتەری هەرە گەوری ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەیە کە کەسێکی وەکو ئەردۆگان دێ باز بەسەر هەموو پەیمانە کۆمەڵایەتی و نێودەوڵەتەکانەیە دێت هێرشەکاتە سەر ڕۆژاوای کوردستان من پێم وایە ئەو قسەی مەزلوم کوبانێ حقیقەتێکی زۆر گرنگی بۆ ئاشکراکردین ئەویژەوەیە کە ئێمە لە نێوانی ئەم زلهێزانەیە دەبێ نیشتیمانی خۆمان و کەسوکاری نیشتیمانی خۆمان هەڵبژێرین قسەیەکی دەق و دەق عاقڵە نییە ئەوی هێرشە ناڕەوایانی کە بۆ سەر کوردستانەکرێ نەک بە تەنها ڕۆژاوا بەڵکو بۆ کوردستانی ڕۆژهەڵات و باشوور و باکوور ئەومان بۆ سێلمێنێ کە لە ڕاستیە ئیدی ئەبێ کورد خاوەنی یەک گوتار بێ خاوەنی یەک فەلسەفەی کۆمەڵایەتی بێ بەڵام لەژێر چەترێکی دیموکراسیە خاوەنی ئەجەندای خۆی بێ بۆ سیاست و بیل لەوە نەبکرێتەوە کە ئەم حیزبانە هەریەکان ئەجەندای سیاسی و هەریەکان فەلسەفەی سیاسی خۆی هەبێ بەڵام لە هەمان کاتیشات دەبێت چەترێکی سیاسی دیموکراسیانە کۆمان کاتەوە بۆەوەی کە بتوانین چینەوە بەگژی ئەو ڕژێمانی کە لە ناوچەکەیە هەن بەپی ئەو ڕێکەوتنامە دەوڵەتیانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دنیای هەیە بە پێ سنووری کە دەوڵەتان دایانناوە لە ڕووی جۆپۆلەتیکەوە خڕۆقاتێکی سیاسی خڕۆقاتێکی دەستوری یاساییە کە دەوڵەتێک بێتە ناو دەوڵەتێکی ترەوە بۆیە لە دوای ڕۆژاوای کوردستان لە ڕاستیە دەبێت خەڵکی ڕۆژ باشوور و خەڵکی باشوور دلێرانەتر باشتر کوردانەتر هەموو یەک دەست هاوارکەین کە جێیشی تورک دەبێت بچێتەوە ناو سنووری خۆی چیەکان لە ناو سنووری کوردستانە لە ڕاستی ئەمە لەلایەن حیزبەکانەوە پەسەند کراوە بێتەنەوە ئێنا کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هیچ جۆرە لەگەڵەوە نین کە جێیشی تورک بێتە ناو خاچی کوردستان لە بیرمان دەچێت بایکۆتکردنی دوو هەفتەی ڕابردوو کارێکی وای کردووە کە زەرۆزیانی زۆر گەوری لە تورکیاداوە بۆیە لێرەش هەموو کوردەکان هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ ئەوان یەک دەنگ یەک ڕنگ یەک بیرڕا کە ئەوەیە نابێت جێیشی تورک لە ناو باشووری کوردستانە بمێنێ چونکە لە دوای ڕۆژاوە لە ڕاستیە سەرەی باشوورە و خەڵکی باشوور بە توندی بەگەژەوەچنەوە چونکە خەڵکی باشوورەوی ناوێ حیزبە سیاسیەکان لە کوردستان ئاویان دروست کردووە بۆیە دەبێت حیزبی سیاسی دەرە بەدووە ملکەتی بڕارەکانی کۆمەڵگەی خۆی بێ بۆ ئەوەی بتوانێت کۆمەڵگەیەکی سەقامگیر و کۆمەڵگەیەکی دیموکراسی بنیاتن